پورە جەمین لەسەر خانووە گڵە سادەکەی لە گوندی دەنگەوەرەی گەرمیان سەرقاڵی نانەوەی دوێنەیە. دوێنە خواردنێکی کوردەواریە کە دوای کوڵاندن و هاڕینی گەنم و کردنی بە ساوەر لەگەڵ دۆ تێکەڵ دەکرێت و دوێنەی لێ دێتە بەرهەم. ئەیکولێنین و ئەیهەڕین تێرە ئەیکولێنین و ئەیهەڕین و دوێ ئەوێن لە شار ئەیهەڕین و تێرینەوە و لە سەتڵا ئەیکەنەوە دوێن ئەیکەنە ساڵ هەڵێ شێرین و ئەیکەنەوە دوێن لەگەڵ دوات تێکەڵ یەکەین وتە سێ ڕۆژوا لە ماڵ سەتڵەکە و دوای سێ ڕۆژەکەی هەڵ بەرخانێنێ. دوێنە سەرەتای هاوین یاخود لە وەرزی پاییزدا دروست دەکرێت، بەڵام دوێنەی پاییزان کەمتر ترشە و بەتامترە. ئەو دوێشە بۆ نێرخۆتان هەرچەندە نەوەی تازە دوێنە خۆر نییە، بەڵام لە ڕابردوودا دوێنە خواردنێکی سەرەکی بووە، بەتایبەت لە گوندەکان لە وەرزی هاویندا و دوانیوەڕوان دەکرێتە ئاو و لەگەڵ چادا دەخورێت، لە وەرزی زستانیشدا شۆربا و دوێنەی لێ دەکرێت. دوێنەی گوندەکان لە بازاڕەکانیشدا کڕیاری تایبەتی خۆیان هەیە و هەندێک جار کوردەکان لەگەڵ خۆیان دەیبەنە وڵاتانی دەرەوە. نرخی هەر کیلۆیەک دوێنەش لە 3000 دیناری عراقیەوە تا 5000 دینار هەیە. اینجا دوێنە بابەتێکی زووسانەیە کوردەواری خۆمان، یەکجا هەر بە دوێنە و کەش گەورە بووم. ئەوسا لای خۆمان هەر دوێنە بوو، کەشک بوو، هەڵ و ژەولەتکەبەی و ئەمانە بوو کوردەواری خەڵقی خوارد. بەخوا دووریشو لە هەموو نەخۆشیەکۆ. پورە جەمین دوێنەکەی لەسەر پونگە دەنێتەوە و دەیەوێت تێکەڵاو بێت لەگەڵ بۆن و بەرامی پونگە. جەمین سەرباری هەڵکشانی تەمەنی بۆ سەروی 70 ساڵ، بەڵام هێشتا بە پلەکانەی دار هاتوچۆی سەر خانووە گڵەکەی دەکات. ئەو نیگەرانە لەوەی وشکە ساڵی و کەمی خەلە و خەرمان بەرهەمی دوێنەشی کەم کردوتەوە. ساڵات ئەمان کرد سێ تەنەکە و چوار تەنەکە ماکوە سەر خانووەمانە لە ماچاڵمان بۆ کەن لەو سێمانە سێ ڕۆژە چیخماڵە دا ملیال دامانە پۆژا و ئەمانیان زۆر کورە سێ دوو چیخمانە سێ کەمە دوێ کەمەکەی سەتڵێکەکەی هەموو کوڕە سێ تەنەکەی سەر وڵا ساڵا زۆر و سا خەلەنی من 2 ساڵە خەلەنی. پورە جەمین نیگەرانیشە لەوەی کەمبوونەوەی مەڕووماڵاتەکەی و هەڵکشانی تەمەنی وای کردووە نەتوانێت وەکو جاران دوێنە زۆر بکات و بەشی خەڵکیشی لێ بدات، وەک خۆی دەڵێت تەنها توانای نانەوەی دوێنەیەکی کەمی هەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.